کاردانەوەکان دوای کشانەوەی کۆمەڵی دادگەری لە پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکان و حکوومەتی خۆجێی سلێمانی بەردەوامی هەیە. هاوڵاتیان و کاسبکارانی هەولێر دەستخۆشی لەو بڕیارەی کۆمەڵی دادگەری دەکەن و دەڵێن وەک چۆن لە ڕابردوو هەڵوێست و کارەکانی کۆمەڵ لە بەرژەوەندی هاوڵاتیان و چینی هەژاران بووە لە داهاتووشدا جوولە سیاسەکانی خزمەت بە چین و توێژەکانی ناو کۆمەڵگە دەکات. ئێمە کاسبکار پێمان وایە بڕیارەکانی کۆمەڵی دادگەری هەم لە ڕابردووش لە بەرژەوەندی خەڵکیدا بوو بەتابەت خەڵکی هەژار و چینی کاسبکار و پێمان وایە ئەو بڕیارانی کۆمەڵی دادگەری کە ئێستا دایەتیوە بەتابەت کشانەوەی کۆمەڵی دادگەری حینەن هەر دووبارە لە بەرژەوەندی خەڵکی هەژارەوە بە تایبەتیش چینی کاسبکار و پێمان وایە گۆڕانکاریش دەبی و کارگەریش دروست دەکات. ڕاستی ئەو بڕیاری ئێستا دایەتیان دەستخۆشانی دەکەین لەو وەزعەت چەقبەستوویە سیاسی ئێستا هاتوتە ئاراوە بەهۆی بڕیارە سەقەتەکانی ئەو حیزبە دەسەڵاتدارانە بڕیارێکی دروستیاندا هیوادارم وەکو ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە کو ئەو دەسەڵاتە شەو ڕۆژ لە خزمەتی ئەوەیدایە چۆن پێگە و دەسەڵات و مەسلحەت و بەرژەوەندەکانی خۆی بپارێزیتن بە هەمان شێوە زۆر سوورتر بن زیاتر ئۆپۆزیسیۆن لە خزمەتی ئەو میلەتەیدا شەو ڕۆژ ئیش بکەن و یەکڕێزیش بن زیاتر هەڵوێستەکانیان لەوەی زیاتر زیێچیر بی و زیاتر خزمەت بە هاوڵاتیان بکات. هێزە ئیسلامیەکان ئەرچیان زۆر قورستر دەبی وریایانە هەنگاوەکانیان بنێن و لەبارەی ئەم هەڵوێستەی کۆمەڵی دادگەری چاودێرێکی سیاسی ڕادگەیەنێت. کۆمەڵ لە کاتێکی گونجاو و باشترین بڕیاری داوە بە تایبەت کە دەستگا شەرعیەکانی هەرێمی کوردستان شەرعیەتی یاساییان بە کۆتا هاتووە. پێشی وایە ئەرکی کۆمەڵ و هێزە ئۆپۆسیۆنەکان لە داهاتوودا قورستر دەبێت بۆی کە فشارەکانیان بە ڕێگەی جیاوازتر بکەنەوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن و هاتنە دەرۆی هەرێمی کوردستان لەم چەقبەستوە سیاسیە. لە ئێستادا کە کۆمەڵی دادگەری لە پەرلەمان و لە حکوومەتی خۆجێی و لە ئەنجومەنی پارێزگاکاندا کشایتەوە من بە بڕیارێکی زۆر درستی دەزانم چونکە هێزە ئۆپۆزیسیۆنەکان کە ئێستا باز لە باسی کۆمەڵی دادگەریە بە تایبەت کۆمەڵی دادگەری هیچ ڕێگایەک نەبوو نەیگرنەبەر لە بۆ بە ئاگاهێنانەوەی دەسەڵات کە موئەسساتمان نەکەوتە بارودۆخێکی نایاسایی و ماوە بەسەرچوو بەو شێوەی لێنێتن بەڵام کاتێکە ئەوان بەو شێوەیە نایەنە ژێربار کەواتە ئاخر کار دەبی بەکاربینی کە کارتی کشانەوەی لەو موئەسساتانە تاوەکو دەسەڵات بە چۆکدا بێتن و لە ژێر کاریگەری ئەو کشانەوەیە بێن پرۆسەی هەڵبژاردن ئەنجام بدەن و موئەسسات بگەڕێنەوە ئاستی خۆی. نوێنەرەکانی کۆمەڵی دادگەری لە ڕابردوو نمونەیەکی جوانیان لە پەرلەمان و بەڕێوەبردن و یەکە ئیداریەکان پێشکەش کردووە بەردەوام کار و پرۆژەکانیان بۆ خزمەتی خەڵکو و بەرژەوەندیە گشتەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بووە. کۆمەڵ بڕیاری داوە لە داهاتووش بە هەمان نەفەس و هەمان ڕێگا بەردەوام بێت. گەیلان سابیر، کەناڵی پەیام، هەولێر.